زانیاریەکان تا میوانێکی دیکەمان هەیە لە سلێمانیۆ بەڕێز دکتۆر خالێد حەیدەر مامۆستای زانکۆ و پسپۆڕی یابووری کە لە سلێمانیۆ لەگەڵماندایە. دکتۆر سڵاتان لێبێت تۆم کاتتان باش. سەرچاو سەرم هەموو کاتتان باش. سەرچاو دکتۆر خالێد نها کە جەمال کۆچەرژی ئەندامی لیژنەیە دارایی بێشدار بوود وەشانە کوردستان 2014 لیژنەیە دارایی کۆمبوون کریە دەستوەردان مادەیان داهاتیە کردن یعنی دەستوەردانە مادەین دبرگەین پرۆژە یاساییدا چ زەراری وێ دبن بۆ پەیوەندیên هەولێر و بەغدا؟ بەڵێ زۆر سپاسان ئەەکەم بەناوی خۆی بەخشندەی مهرەبان. ببورن بەڕێزان من خۆم خانەقینیم ئەمجا سۆرانیەکەش با بڵێن نەکەشمەوە کرێمانەکە زۆر قورسە بێتەوە بۆ من بەس لە پرسیارەکەی جەنابەت تێگەشتم. بەڵێ ئەو دەستکاریکردن و ئەو هەموارکردنی بەڵێ ئەو بڕگانە بە تاکید پێچەوانەی ڕێکەوتنەکەی بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدرال لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیرانی خۆمان لە حکوومەت یاریمی کوردستان بە تاکیدەوە والیەکە کە فعلەنەوە کە بیستمان و جەنابتان بڵاوتان کردەوە بەڕێستان کە هەندێک لە پەرلەمانتارانی خۆمان لە با بڵێن هاوپەیمانی کوردستانی یاخود لە کوردستانیەکان کشاونەتەوە لەو دانیشتنە بە تاکیدەوە مایەوەی کە ئینسان بێ هیوا ببێ لە دانیشتێکی وا و بڕیاردان لەسەر بابەتێکی گرنگ کە بژێوی ژیانی خەڵکی عێراق و کوردستانی لەسەر بەس من وەکو خۆم وەکو هەوڵاتیەک بەڕاستی پێشبینی هەموو شتێک ئەەکەم. هەموو شتێک لە سیاست واردە و قابلە ئەگەری زۆر هەیە و بە تایبەت لەو ژینگە ناتەندروستەی کە هەیە لە ئەوەی کە ئەگوزەرە ببرن ئەم قسەش ئەەکەم لە پەرلەمانی عێراق تا ڕادەیەکی زۆر ئەیانەوێ چاپۆشی بکەن لە هەندێک ماف و حەقی کوردستان. ئیتر هۆکارەکە چییە؟ یعنی با بڵێن شتەکە نادۆستانە ئەکرێت لەگەڵ کوردستانی خۆمانە لە لای خۆمان لەوانەیە خۆمان رەخنە لە خۆمان بگرین لە کۆمەڵێک شت کۆمەڵێک بابەت هەیە لەسەر نەوتە شەفافیەت و ئەو بابەتانی کە هەیە بەڵام بەگشتی کە ئێمە چین بۆ بەغا بێت تەعاملێکی ترمان لەگەڵا بکرێت بەڕاستی ئەوان ویستویانە بەنمونە نەوت هەناردە بکرێت لە ڕێگەی سۆمەوە ئێمە موافقتمان کردووە لە ڕێگەی بەڕێز سەرۆک وەزیرانی کوردستان کۆمەڵێک بڕیاریان داوا ئێمە موافقت و ڕەزامەندیمان دەربڕیوە تەسەوڕ ناکەم ئیتر پێویست بکە دەستکاری ئەو بابەتانە بکرێت. بەڵێ دکتۆر جیاوازی ئەم بودجێ ئەم ساڵی عێراق کە خۆی پرۆژە یاساکە بۆ 3 ساڵیشە 23 و 24 و 25 بەڵام دەوترێت بودجەکەی گەورەترین بودجەیە لە مێژووی عێراقدا. جیاوازی چییە؟ چی باخود باڵێن چ جیاوازێک دروستەکە بۆ عێراق بۆ خەڵکی عێراق بۆ بە هەرێمی کوردستانیشەوە؟ بەڵێ تەوان ئێمە بینیمان ساڵانی ڕابردوو بۆ ئەوی خۆمان بینیمان تا ئێستا تقریبا لە 2014 تا ئێستا بودجەمان نییە. ئەوە شتێکە بەداخەوەوە وەکو خاڵ تۆمارە ئەکرێ وەکو ڕەخنەیەک لەسەر ئەدایی دارایی حکوومەت یاریمی کوردستان. ئەوە بەلایەکەوە ئەوەی کە ئاگوزەرەی ئێستا لە عێراق بە تاکید ئەو 23 24 25 ئەمە معنەیە ئەوەیە کە لە بەڕاستی من وەکو خۆم وا لێ تێگەم کە پەرلەمانتارانی عێراق و حکوومەتی عێراقیش تا ڕادەیەکی زۆر دڵنیا نین کە بە ئاسایی ڕێکەوتن ئەنجام بدرێت ساڵ لە دوای ساڵ لە بینی حزبەکان و تەشکیلە سیاسیەکان ئەوانەی کە هەن لە عێراق بۆیە هاتنە سەر ئەوەی کە یەکلای بکەنەوە تا 3 ساڵی داهاتوو لەگەڵ هێشتنی بڕگێکی زۆر گرنگ لە نێوان دوو کەوانە کە ئەتوانن هەموارکردنی هەندێک شت بکەن بۆ ساڵی داهاتوو و بە ساڵی دوای ئەوەش. بۆیە لێرە ئەمە ئەو پەیامە ئەگەینێ کە من هاتم لە مەفروزە ینی ئەبێمە لە ژینگەیەکی تەندروست بژین ژینگەیەکی ئابووری دارایی تەندروست بژین بۆ وەسیقەشمان هەبێ بە داهاتووی ساڵی داهاتوو ساڵی دوای ئەوەش. بەڵام لەبەر ئەوەی تاڕادەیەکی زۆر من خۆشم ینی وەکو هاوڵاتێکی ئاسایی پێشبینیەوە ئەەکەم ینی وەکو کەسێکیش نزیکم لە ئابوووریەکە پێشبینیەوەکەم کە فعلەن بە ئاسایی ڕێک نەکەون جارێکی تر لەسەر پەسەندکردنی بودجەیەکی وا بۆ 3 ساڵی داهاتوو هەرچەند بەپێی یاسای بەڕێوەبردننی دارایی عێراق ڕێگە ئەدرێت تا 3 ساڵ بە تێکرا بە نمونە بودجە پێشکەش بکرێت و پەسەند بکرێت. بەڵام لە اقتصادێک وەکو اقتصادی عێراق
کە پشتە بەستێ بە نەوت بە ڕێژەی سەروی ١٩٠ و ئەم نەوتەشە جەنابتان باش ئەزانن کە نرخەکەی هەمیشە لە زیادبوون و کەمبوونە بۆیە نائاسایی من لە ئێستەوە بۆ 3 ساڵی تر داهاتوو بڕیار بدەم لەسەر بودجێ عێراقی چۆن چۆنیە بێ کە بە دڵنیاییەوە ئێمە ئەتوانین بڵێن لێرە تا 3 ساڵی تر ئەو سەرچاوە داهاتانەی کە نانەوتیان بە ئاسایی نابنە جێگرەوەی داهاتی نەوتی بۆیە معقول نییە من بێم بڕیارێک بودجەیەک بنیاد بنێم لەسەر سەرەکیترین سەرچاوی داهات کە وەکو عەرزی جەنابتانم کرد نەوت ئەمڕۆ بەچەنە لەوانەیە 2 3 ڕۆژی تر بە پێی بڕیارێکی تایبەت بڕیارێکی سیاسی ئەو شەڕەی کە هەیە لە نێوان رووسیا و ئۆکراین یاخود ئۆپک پلاس بڕیارێک بدات لەسەر کەمکردنی فرۆشتنی نەوت نرخی نەوت زیاد بکە یاخود بە پێچەوانە بڕیار بدات سەقفی فرۆشتنی نەوتەکە زیاد بکە نرخەکە دابەزێ معقول نییە من لە ئێستەوە تا 3 ساڵی تر بڕیار بدەم لەسەر بودجەی عێراق بەو شێوازە بۆیە وەکو عەرزی جەنابتانم کرد ڕاست ئەمە تا ڕادەیەکی زۆر دڵنیاییەک ئەبەخشێ بەوە بەرهێن بە سەرمایەدار بە بازرگان کە تا ڕادەیەک داهات هەیە و خەرجی حکوومەت هەیە بەڵام لە هەمان کات ئەو پەیامەشە ئەگەینێ لەوانەیە ناڕاستەوخۆ بێ کە ڕێکەوتنەکە نائاساییە لە نێوان حیزبەکان ساڵی دوای ئەوەش بۆیە لە ئێستەوە بڕیار دراوە لەسەر ڕەشنووسی بودجە بۆ ئەم 3 ساڵە بەڵێ کەوا بێت ئەگەر تۆ باست دە بەرزی نزمی نرخی نەوت کرد ڕەنگە لە بەرزبوونەوە گرفتێکی وەها نەبێت دەبێتە داهاتێکی زیادە و دەتوانێت بمێنێتەوە لە خەزانەی حکوومەتی عێراقیە بەڵام دابەزینەکەی گرفتێکی گەورە دروست ناکات ئەگەر بۆ پێی کێسان لە بودجەی عێراق بە 70 دلارە ببێتە 60 دلار بۆ نمونە ئەمە گرفتێکی زۆر گەورە دروست ناکات بەدڵنیایی ئێستا بەدڵنیایی هەر تاکیدە لەسەر قسەکەی جەنابتان پسپۆران لە بوارەکە پێشبینیەوەکەن کە لەگەڵ بوونی شەڕی رووسیا لەگەڵ ئۆکراین لە تقریبا ماوەی مانگێکیان 2 مانگی داهاتوو نرخی نەوت دابەزێ لە یاری بکە لە نێوان 50 بۆ 60 پێشبینی ئەکرێت تقریبا لەبێن 55 بۆ 56 دلار بێ واتە ئەوەی کە جەنابتان فەرمووتان زۆر زانستیانە و زۆر وردە کە ئەگەر نرخەکە زیاد بکە ئێمە کەمترماندا نابێ لە بودجەی عێراق کێشە نابێ ئەو کاتە ئەتوانین زۆر بە ئاسایی بودجەیەکی پاشکۆ ملحق بکەین لەگەڵ ئەوەی کە ئێستا هەیە و خەرجەکانی عێراق بە نمونە وردە لەوانەیە بەپێی ئەو بودجە پاشکۆوە و بە تایبەت ئێمە بودجەکەمان بۆ 3 ساڵ بڕیاری لەسەر دراوە هەرچەند وەکو عەرزی جەنابتانم کرد هەموارکردنیشی تیا ئەبێت بەڵام بۆ زیادبوونی نرخی نەوت هیچ کێشەمان نییە بەڵام بۆ دابەزینی نرخی نەوت کە ئابووری عێراق و هاوشێوەی ئەوە ئابووری هەرێمی کوردستانی خۆشمان زیاتر لە 90 پشتە بەستێ بە داهاتی نەوت کە دابەزێ ئەو کاتە ناچارە بێ حکوومەت پەنابەرێ بۆ قەرزکردن ئیتر قەرزی ناوخۆیی بێ یاخود قەرزی دەرەکی بێ ئەوە ئەرکی سەرشانی حکوومەت ئەرکەدارایەکە زۆر قرسترەکە بە تاکید بەڵێ لە بودجەی عێراقدا بەشێکی زۆری بودجە بۆ موچە ئاڕات ئایا عێراق هەر بە گشتی خۆی عێراق موچەخۆری زۆر نییە ئەمە گرفتی بۆ حکوومەتی عێراق و بۆ بودجەی عێراق دروست نەکردووە بارگرانی ئابووری دروست نەکردووە بەسەر عێراقەوە ئەگەر وانە بواە بۆ پرۆژە و بۆ خزمەتگوزاری بواە باشتر نابوو بە تاکید ئەوەی کە ئەفەرمونون جەنابتان زۆر ڕاستە 170 بودجەکە تەرخان کراوە بۆ بودجەی تەشغیلی بەکارخستنەکە و 130 تقریبا یاخود تۆزێک کەمتر ئەوەی کە باس ئەکرێت لە میدیاکان و لە ڕێگەی ئەوەی بەڕێز و کەناڵەکانی تریش باس لەوە ئەکرێت کە تقریبا 130 یاخود تۆزێک کەمتر بۆ بەرهێنان دانراوە اینجا لەگەڵ ئەو ژمارە زۆرەی فەرمانبەرانی حکوومەتی عێراقی فدرال لەگەڵ حکوومەتی خۆشمانە باس لەوە ئەکرێت تقریبا لە بینی 7 ملیۆن بۆ 8 ملیۆن تقریبا موچەخۆر هەیە بە فەرمانبەر و بە موچەخۆرش ئەوانەی کە خانشین کراونیان و کەسانی تریش کە پەیوەندیان هەیە بە موچە وەرگرتون ئەوانە وەرە سەیری ئەمانە بکە جەنابەت بزان چەند بارگرانیەک دروستەکە لەسەر شانی حکوومەت بارگرانیەکی داراییەکی زۆر قرس دروستەکە لەسەر بودجەی عێراق طبعا بەتاکید ئەگەر پلە و پۆستە تایبەتەکانیش حساب بکەین کە هەموو 4 ساڵێک جار زیاد دەکەن ئەوانش ئەوانەی کرد بابڵین تەقاعود ئەمن خانشین ئەکرێن ئەوانە موچەکانیان هەر لە ئاستێکی بەرز ئەمێنێ وەرە حسابی ئەوە بکە هەندێک لە پسپۆران باس لەوە ئەکەن لە ساڵی 29 بۆ 30 بودجەی عێراقی کە دائەنرێت داهاتەکەی بەشی خەرجیەکان ناکات بە هیچ شێوەیەک بە
نەوتەکەش لە ئاستێکی زۆر بەرز بێ بەڵام لەبەر ئەوەی ئەو بودجێ کە تەرخان کرا وەکو جەنابتان فەرمووتان بۆ بواری بەکارخستنەکە تەشغیلیەکە و ڕێژێکی زۆریش ئەڕوە بۆ موچە بۆیە پێشبینیە کرێ خوا نەخواستە پێشبینیەکەن یان ئەگەر خوا نەخواستە ڕاست بێ لە بین ساڵی 29 بۆ 30 بودجێ عێراق بەشی داهاتەکەی بەشی خەرجەکاری نەکات وە بودجەکە تووشی کورتهێنانە بێ لێرە شتێکی زۆر گرنگی شەیە حەزەکەم عەرزی جەنابتانی بکەم کە ئێمە ئەگەر بێن بە حسابێکی زۆر سادە و ئاسایی حسابی ئەو 8 میلیۆن موچە خۆرە بکەین تقریباً هەر کەسێک لەگەڵ خۆیان 3 کەس بەخێو بکە واتە تۆ جەنابەت تقریباً 32 میلیۆن کەست هەیە لە 42 بۆ 43 میلیۆن کەس کە ڕێژەکەی زۆر بەرزە تقریباً سەروی 80 لەوانەیە 82 دقیقی حسابم نەکردووە بەڵام ڕێژەکەی بەرزە بێ واتە سەیری دانیشتوانی عێراق بکە بەگشتی جەنابەت ڕێژێکی زۆریان پشتە بەسن بە موچە و کە بەشێکی زۆر گەورەی لە بودجێ عێراقی داگیر کردووە ئەمەش بە تەکید ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە 2004ەوە تا ئێستا حکوومەتی عێراقی نەیتوانیوە داهاتی نانەوتیەکە زیاد بکات بە شێوەی کوای لێ بێت کە ئیتر حکوومەتەکە قەبارەکەی زۆر نەبێت و موچە خۆرانیش ئەوەندە کاریگەریان نەبێت لەسەر ئابووری عێراق بەگشتی. سپاس بۆتە دکتۆر خالد حەیدەر مامۆستای زانینگەهێ پسپۆری ئابووریش باژارەی سلێمانیە گەلبە. سپاس بۆیەوە دکتۆر.